ئێمە وەکو نوێنەری 67 خوێندکاری ماسەری پارالێڵ لە زانکۆی چەرموو و لەسەر جەمبەشەکان پاش وەرگیرانمان بە فەرمی لە ساڵی 2020 گرتنەبەری سەرجەم ڕێکارە یاسایەکان بۆ ئەو مەبەستە چ لایەنی سیاسی و زانستی و چ لایەنی تێچووی خوێندنەکەمان کە لە چاو زانکۆکانی تری کوردستان دوو هێندە زیاترمان لێوەرگیراوە بۆ تاواکردنی هەردوو ساڵی خوێندنەکەمان. بەڵام ئەوەی جێگەی نیگەرانی و ناڕەزایمانە و بە زوڵمێکی گەورەشی دەزانین ئەوەیە پاش تاواکردنی هەردوو ساڵی خوێندنی ماسەر و پاشان تاواکردنی گفتوگۆی ماسەرەکەمان کە بەشێکە لە خوێندنەکە لە ئێستادا جگە لە وەرگرتنی تەواوی ئەو بڕەپارەی کە زانکۆ داوای کردووە کەچی داوای پارەی لیژنەکانی گفتوگۆ لە خوێندکارەکان دەکرێت کە تێچۆکەی 1,100,000 دینارە بۆ هەر خوێندکارێک. لە کاتێکدا هیچ ڕێنمایی و نووسراوێکی فەرمی لەو بارەیە نییە و ئەوەی بە ئێمە ڕاگەنراوە ئەوەیە کە کەسێک لە وەزارەتی خوێندنی باڵاوە تەنها بە تەلەفۆنێک و بێ هیچ نووسراوێکی فەرمی داوای کردووە پارەی لیژنەکانی گفتوگۆ لە خوێندکاران وەربگرێت ئەگەرنا ئەوە مامەڵە و فەرمانی زانکۆی بڕوانامەند پێ نەدرێت. لێرەشەوە پاڵپشت بە نووسراوی فەرمی کە لە بەرواری 5 دەی 2022 دەرچووە لە وەزارەتی دارایی بە ناونیشانی دارایی ڕێنمایی دارایی ژمارە 12 ئاماژە بۆ ئەوە دەکات کە خەرجەکانی پاداشی سەرپەرشیار و پاداشی لیژنەکانی گفتوگۆ لەسەر داهاتی وەزارەتی خوێندنی باڵا دەبێت نەک قوتابی.